يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە زنجیرە باسی خێزاندا لە ئەڵقەی سێیەمدا وتارەکەمان هەر پەیوەستە بە ژیانی ژن و مێردایەتیەوە. وتاری ئەم جارەمان لەژێر ناونیشانی ژنی دیندار و ژیر ژیان دروست دەکات. هەر کەسێک خوای پەروەردگار ڕەحمی پێ بکە هاوسەری ژیانی ژنەکەی دوو سیفاتی تێدا بێ، دینداری و ژیری و عاقڵی. چونکە ئافرەتانێکمان هەن ئافرەتانێکی دیندارن، لە ڕووی خواپەرستیەوە زۆر بێعەیبن، بەینی خۆیان و خوایان بە حیسابی خۆیان لە ڕواڵە تا زۆر باش کردووە. بەڵام بڕواتان هەبێ لەگەڵ ڕێزمدا ژیر نین، عاقڵ نین بۆ ژیانی هاوسەری، لێزان و فەنان نییە چۆن دڵی ئەو پیاوە بەڕێزە ڕابکێشێ، دەیەوێ وەکو خۆی لێ بکات، دەیەوێ خۆی بێ لە کاتێکە پیاو تۆ نی، لە هیچ ڕەفتارێکان نابێ وەکو تۆ بێ. خوا بە جیاوازی دروستی کردو بەوەی یەکتری تەواوکەن و بە یەکەوە ژیان دروستکەن. کەواتە ژنێک ئەگە یەکەم دیندار بێ، دووەمیشیان ژیر و عاقڵ بێ. بە پێچەوانەشەوە ژنی وا هەیە ژیر و عاقڵە بۆ دنیا، بۆ کاروباری مێردەکەشی باشە، بەڵام بەداخەوە خاڵی یەکەمی تێدانیە کە دیندار نییە، ئەوەی بیری لێ ناکاتەوە بابەتە قیامەتیەکانە، ئەوەی بیری لێ ناکاتەوە ڕەزامەندی خوای پەروەردگارە، هەر ئەم دنیا کورت و کاتیە دەبینێ، ئەویش سەرکەوتوو نابێ هەتا کۆتایی. بۆیە ژنێک پیاو سوودی لێ دەبینێ کە هەم دیندار بێ، هەم ژیر و عاقڵ و لێزان بێ. خوای پەروەردگار لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 15دا باسی سێ خۆشی بەهەشتمان بۆ دەکا کە کۆی هەموو خۆشیە مادی و معنەویەکانی بەهەشت کۆ دەکاتەوە. سێ دانە دەفەرمێت للذین اتقوا عند ربهم، بۆ ئەو کەسانی کە پابەندی یاساکانی ئیسلامن. تەقوا واتە ئەوەی پەروەردگار ئەمری پێکردووی بیکەی، ئەوەی خوا نەهی لێ کردووە لە دینەکەیدا نەیکەی خۆی لێ بپارێزی. هەر کەسێک لە ژیانی ئەم دنیایەیدا پابەندی ڕێنماییەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بوو، بە حەڵاڵەکانی و بە حەرامەکانیەوە، لە لای خوای پەروەردگارە سێشتی پێدەبەخشرێ لە بەهەشتا. پاداشتەکەی سێشتە. یەکەمیان جەنات تەجری من تحتها الأنهار، یەکەم شت کە ئینسان پێویستی بێ جێگایەکە، ڕێگایەکە، ماڵ و حاڵێکە. یەکەم شت کە بۆت دابین دەکرێت لە بەهەشتا، خوا دەفەرمێ ئەمە شوێنەکەی تۆیە، باخاتێکی گەورەیە، چەندین باخچەی گەورەت هەیە، هەمووی سەوزایی و گوڵ و گوڵزار و جۆرەها میوە و درەختی بەردار کە هەر لە دنیادا ناوت نەبیست و بیری لێ نەکردوێتەوە. لەژێر هەموو درەختەکان و ناو باخەکەدا ئاو دەڕوا، جا جوانترین دیمەن بیهێنە بەرچاوت، باخێکی پڕ لە گوڵ و گوڵزار و دار و درەختی بەردهەمدار و پڕسێبەر بێ، لە ناویشیا جۆگەلەی ئاو و خوڕەی ئاوێکی جوان بێ. ئەمە جێگاکەتە. بۆیە ئیسلام پێمان دەڵێ ئەبێ ئینسانی مسلمان و حکومەتی کاربەدەستی فەرمانڕەوای مسلمانان هەوڵی دابینکردنی جێگایەک بدا، نەک کەلاوەخان و جێگایەک کە دڵگیر بێ، کە خۆش بێ، کە دڵ پێ بکرێتەوە، چاو پێ ڕۆشن بێ، ژینگەی پاک بێ. ئەگەر ئەمەت هەبوو پێویستیت بەشتی دووەمە، ئەویش ئەوەیە وەئەزواج مطهرة. خوا دەفەرمێ ژنەکانی دنیاتان دەدەینەوە، بەڵام ژنەکەی دنیات خوای پەروەردگار پاکیان دەکاتەوە لە ڕووی جەستەییەوە، لە هەر شتێک کە مرۆڤ حەزی پێ ناکە، لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە هەر شتێک کە پیا و حەزی پێ ناکات لە ژنەکەت لە بەهەشتا نەماوە، هەمووی پاک کراوەتەوە. بە کورتی و بە کوردی خۆمان دەتوانم عەرزی جەنابتان بکەم، ژنێک کە بەهەشتی بێ لەم سەر دنیایەشتا هاودەم و هاوڕازێکت بێ کە ژیانت بۆ بکا بە بەهەشت، چوار سیفەتی تێدایە: بۆن خۆش، ڕوو خۆش،
قسە خۆش جوان پۆش هەر ژنێک گرنگی بەم چوارەی خۆی بدا بۆ ماڵ و مێردەکەی خۆی واللهی ژیانی ئەم دنیای دەبێتە بەهەشتێکی بچکۆلە و لە بەهەشتیشا ژنەکەت بەم حاڵە دەبینی حتا بڵێ بوان خۆش ڕوویەکی گەش و خۆش زمانێکی شیرین و قسەی خۆش جلو بەرگێکی جوان و جوان پۆش بە شەرعیە ئیسلامی کە بۆ ماڵدانراوە ئەو ژنە ئەمانە بپۆشێ ئەوە هاودەم و هاوڕازە بۆیە تۆ ئەگەر بەڕێزت هەرچی مڵک و ماڵی ئەم دنیاە بدەنێت پیاوی دەروون سەلامەت بەبێ خێزان تەنانەت لە بەهەشتیشا ئیسراحەن ناکەی ئەبێ هاودەم و هاوڕازێکت هەبێ هاودەم و هاوڕازێکیشت هەبێ ئەگەر شوێنێک نەبێت یا بحەوێتەوە دووبارە ئیسراحەن ناکەی ئەی خاڵێکی زۆر گرنگ ماوە کەسانێکن هەر لەم سەر دنیادا بەڕاستی باخ و باخات و ڤێلای گەورە و شوێنی حەوانەوەی زۆر خۆشیان هەیە و هاودەم و هاوڕازێکی باشیشیان هەیە کەچی دڵیان خۆش نییە ناخیان ئارام نییە واللهی بۆ سێیەم خاڵیان جێبەجێ نەکردووە ئەویش پەروەردگار دەفەرمێت لە بەهەشتا وەڕیضوان من الله ڕەزامەندی ئەڵڵایان لێیە وەکو لە سوڕەتی تەوبەشا دەفەرمێت وەڕیضوان من الله ئەکبەر ڕەزامەندی خوا بۆت ئەی مرۆڤ لە هەموو شتێک گەورەترە بۆیە ئینسان دەبێت هەوڵی ئەم سێشتانە بدە شوێن و مەکانێکی پاک و پوخت و ژینگە خاوێنت هەبێ هەوڵی بۆ بدەی حەق وایە هەموو وڵاتی موسڵمانان و هەموو جیهان ئاوا بێ دووەمیان هاودەم و هاوڕاز و هاوژینێکی بەڕێز و خۆشەویستت هەبێ سێیەمیان ئەگەر دەتەوێت دڵ و ناخیشت ئیسراحەت بێ ئەبێ خواد لە خۆت ڕازی کردبێ بۆیە ئیسلامی ئێمە هەرسێکی بەیەکەوە هێناون دینەکەی ئێمە دینی خەیاڵات نییە بەخوا ئیسلام پێی نەوتووی بەس خوا لە خۆت ڕازیکە نە ژنت بوێ نە ماڵت بوێ نە پارەت بوێ نە هیچت بوێ نە باخت بوێ نانا بەڵام تۆ دوانەکەی تر هەموو ئاواتی دنیات خۆشی و خۆشگوزەرانی و ژنی باش بێ بەڵام خوا لایەتکەی بە ئەڵڵا دڵت خۆش نابێت لەم دنیادا دایمە هەز بە نیگەرانی و ناڕەحەتی دەکەی بۆیە لە بەهەشت کە خۆشە ئەم سێ خەڵاتی خۆی پەروەردگاری تێدایە لەوێشدا ژنێکت هەیە دیندارە و خوا لێ ڕازیە و تۆش خوا لێت ڕازیە هەتا بڵێ ژیر و عاقڵ و لێزانیشە سیفاتەکانی ژنی دیندار و ژیر یەکەمیان فەرزەکان ناچوێنێ هەموو فەرزەکان جێبەجێ دەکات دوای ئەوە یەکێ لەو شتانەی بە فەرزی سەرشانی خۆی دەزانێ ئەویش لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا لە پێناوی بەدەستهێنانی بەهەشدا لە پێناوی بەجێگەیاندنی فەرموودەکەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەوڵی تەواوی خۆی دەدا دڵی مێردەکەی لە خۆی ڕازیکە ئەی خوشکی بەڕێزم ئەی ئافرەتی دیندار و ژیر گوێ لە فەرموودەی پێغەمبەرەکەت بگرە صلی الله عليه وسلم کە لە صحیحی جامعی ترمیزیدا هاتۆ بە ژمارە فەرموودەی 1161 خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەیما ئیمرأة ماتت وزوجها عنها راض دخلت الجنة هەر ژنێک کاتێ ئەم دنیای بەجێهێشت بەرەو گۆڕستان بردیان مێردەکەی جا لە دوای ئەو بژی یان پێشتر مردبێ لێی ڕازی بوو مێردەکەی وتی یا ڕەبی ڕەحمەتی خوا لێ بێ و ژنەکە خوا لێت ڕازی بێ وەکو لە دنیادا بێ دڵی منت نەکرد و دڵی منت ڕازی کرد دڵنیابن ئەو ژنە دەچێتە بەهەشتەوە بۆیە ژنێک ئەگەر دیندار و ژیر بێ بۆیە ئیتاعی مێردەکەی دەکا و دڵی ڕازی دەکا دەڵێ خوایە من بەهەشتم لە تۆ دەوێ فەرموودەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وعدی ئەو زات و سەروەرەیە کە قسە لە خۆیەوە ناکا و هەمووی بە وەحی خوا پێدەوترێ جاتو خوا ئینسان لە پێناوی بەدەستهێنانی بەهەشتی خوادا هەر شتێک بکە کەم نییە هێشتا شتێکیش کە ئەم دنیاشت دەکاتە بەهەشت وەڵڵی هەر ژنێک بە قسەی ئەم لادین و عەلمانی و بێدینانە نەکا بە قسەی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم بڵێ خوایە من خۆم کۆیلە نیم من ئافرەتێکی سەربەرزم ژنی موسڵمانی دیندار و ژیر بەس نێوچاوان و سەری بۆ یەک کەس نەوی دەکا و دەیخاتە سوزداویش ئەڵڵایە ئەویش لە نوێژەکانە ئەینا سەری کۆیلایەتی بۆ هیچ کەسێ نزم ناکە بەڵام گوێڕایاڵی و ڕەزامەندی مێردەکەی دەیەوێ بەدەست بێنێ بۆ ئەوەی بەهەشتەکەی ئەولا بەدەست بێنێ لەسەر فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ماڵەکەی ببێتە بەهەشت هەر کەسێ دەیەوێ ماڵەکەی بەهەشت بێ با گوێڕایاڵی مێردەکەی بێ ئەوە ژنی دیندار و ژیرە دووەمیان ژنی دیندار و ژیر لە کاتی تووڕەبووندا وشەی زبر و بریندارکرد بەکار ناهێنێ دیندارە خوای لەیادا ئاگای لە زمانێتی وشەیەک بەکار ناهێنێ عاقڵە کە لە دواییدا برین لە دڵی مێردەکەیە دروستکە
مرۆڤ کە تووڕەبوو پەنا بەخوای پەروەردگار عەقڵ لەوێ نامێنێ لە کاتی تووڕەبوونا عەقڵ ئیجازەیە ڕۆیشتووە بەڵام کەسێک کە دیندار و ژیرە ئافرەتی خێزی مێردی هەیە ئاگای لە زوبانیەتی خوشکی بەڕێزم گوێ بگرە و ئاگادار بە کۆمەڵە وشە هەیە نابێت لە هیچ کاتێکە مێرد لێت ببیستێ ئەو ڕۆژەی بووی بە دەستگیران ئەبێ زمانت قفڵێکی لێ بدەی ئەمانت لە کۆمپیوتەری مێشکتا ڕۆژکەیتەوە قەت بە مێردەکە نەڵی خۆشم ناوێ نەڵی بەخوا ڕقم لێتە خۆزگەشم بە تۆ نەدەکرد توانام نەماوە حەوسەڵەم نەماوە لەگەڵ تا هیچ کە ژیان بەسەر بەرم یان ژنی وا هەیە بە مێردەکەی بڵێ بەخوا لەبەر خاتی چاوی ئەو مناڵانە بەدیارتەوە دانیشتم ئەینا ماڵەکەم بەجێ دەهێشت ئەم قسانە ئەگەر لە تووڕەییشە ڕاستی نەبن ژن لە تووڕەیی و پەستی خۆیان بەرامبەر بە مێردەکەی بیانڵێ بەڵام دڵنیا بن دڵنیا لە ناو دڵی مێردا برینێکی ساڕێژ نەبوو دروست دەکات نەرێنیەکەی بێ ئەنداز دەمێنێتەوە پیا و ئەم قسانی قەت لەبیر ناچێتەوە دوای سەد جار بڵێ تووڕە بووم ئەوانم برینێکن هەمیشە شوێنەکەیان بە سوێیە بۆیە ژنێک ئەگەر دینی هەبێ و عەقڵ و ژیری لە کەللا بێ قەت ئەم وشانە بەرامبەر بە مێردەکەی خۆی ناڵێ ئیسلامی ئێمە پێمان ناڵێ ژن نابێت تووڕە بێ دینەکەی ئێمە الحەمدولله ئیسلامێکمان هەیە پڕ بە باڵای مرۆڤە ڕێک زیاد و کەمی نییە بەخوا ژنیش وەکو پیا و تووڕە دەبێ ئەگە تووڕە بوو چی بکە وەرە بچۆوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرە لە ماڵەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تووڕەبوونی ژن هەبووە هیچ کەسێک لەم ئومەتە مافی ئەوەی نییە لە پێغەمبەری خوا عاجز بێ والله ڕق لە یعنی تووڕەبوونێک لە ناو دڵتا بەرامبەر بە پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم کافر دەبی بەڵام خوا ئەو حکمەی لەسەر ژنەکانی هەڵگرتووە چونکە ژن ئەگەر ژنی پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم لەم هەموو ژیانی هاوسەریەدا ڕۆژگارێک پەستیش دەبێ تووڕەش دەبێ عاجزیش دەبێ فەرمودەیەکتان بۆ دەخوێنمەوە کە دوو جار لە صحیحی بوخاریدا هاتووە ژمارەی فەرمودە 5228 ئەم دقەیەکی ئێستاش دەیخوێنمەوە ژمارەی فەرمودەیە لە صحیحی بوخاریدا بە ژمارەی 6078 لە فتح الباریدا شێخی ابن حەجەر لە مجلدی 9 لاپەڕەی 405 و لە مجلدی 10 لە لاپەڕەی 610 بە درێژی شەرحی ئەم فەرمودەیە کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوسەری خۆشەویستی خاتو عایشە بەیەکەوە دانیشتون ئالەو کاتەدا پێغەمبەر دەفەرمێ ئینی لەئەعریف غەضەبک وەڕیضاک خۆشەویستەکەم هاوسەری خۆشەویستم عایشە خان من دڵنیا بە دڵنیا ئینی دڵنیا بە لە ئەعریف و بەلامی تاکید زۆر چاک دەزانم تۆ کەی زۆر لێم ڕازی و بینت لەگەڵ ما خۆشە و کەی لێم عاجزی و ڕوود لەگەڵ ما ترشە پیاو ئەبێ زیرەک بێ هەر بە ئاماژە تێدەگا ژنەکەی لێ ڕازیە یان بینی لەگەڵ یا باش نییە خاتو عایشەی بە نازیش پێی دەڵێ وەکەیف تەعریف ذلك خۆشەویستم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی هاوسەری باشم هاوسەری دنیا و قیامەتم بەچی دەزانی بەچی ئەزانی دڵم لەگەڵ تا زۆر مرتاحە و خۆشحاڵم بەچی ئەزانی دڵم تووڕێ و عاجزم علامەتێک نیشانەیەکم پێ بڵێ فەرمووی بەوە ئەزانم إنك إذا كنت راضية تۆ ئەگەر ڕازی بی و عیبن نەبێ لەگەڵ ما بینمان باش بێ دەڵێ بەلا وەڕەبی محەممەد کەسێک کە قسەیەک دەکات تۆ سوێن دەخۆی ئەڵێ ئەرە وەڵڵی قەسەم بەخوای محەممەد قەسەم بە ئەڵڵا کە پەروەردگاری ئەم محەممەد پێغەمبەری خوایە ئاوا سوێن دەخۆی وإذا كنت ساخطة ئەگەر لێم تووڕەبی بینمان باش نەبێ بە ئەوە دەزانم ئەو ڕۆژە تووڕەی دڵت لەگەڵ ما باش نییە ڕوود لەگەڵ ما خۆش نییە عاجزیمان هەیە فەرمووی بە چییە فەرمووی بە قسەکان تا ئەزانم ئەگەر سوێن دەخۆی دەڵێ لا وەڕەبی ئیبراهیم قەسەم بەخوای ئیبراهیم ناوی من نایەنی ناوی ئیبراهیم دێنی ئەو کاتە ئەزانم لێم تووڕەی ئەوە لەو ڕۆژە ئێمە ژیانی هاوسەریمان باش نییە و تۆ لەگەڵ ما باش نی قالت قلت أجل خاتو عائشة دەفەرمێ وتم ئەرە والله ڕاستە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا أهجر إلا اسمك بەڵام بەخوا دڵنیا بە بەس ناوەکەت ناهێنم لە تووڕەیە بەس تەرکی ناوەکەت دەکەم ئەینا لە دڵەوە هەر وەکو جاران خۆشم دەوی بەڵام منیش ئینسانم منیش ئافرەتم تووڕەش دەبم پەس دەبم لە هەر شتێک بێت لە تۆ بێت لە کەس مافی نییە لە پێغەمبەر صلی الله علیه و تووڕە بێ بە ژن هەیە مافی هەیە لە پیاوەکەی تووڕە بێ هەر چەند باش بێ و گەورە بێ و ڕێزداریش بێ لای خوا ئەوی ئینسانە ئەو مافەش بە ئافرەت دراوە بەڵام تەنها ناود ناهێنم چاو لێ ئەو وشە نەشیاوانەی پێشوو بریندارکردن بۆ پیاو یەک دانی نەوت جا شێخی ابن حەجەر دەفەرمێ عایشە چەند زیرەک بووە لەناو خۆ پەروەردگاری محەممەد و ئیبراهیم و عیسا و موسا و هەموو پێغەمبەران و هەموو بەندەکانی خوایە
بۆ لە ناو هەموو پێغەمبەراندا باسی ئیبراهیم دەکا عایشە ئەفەرمێت لەبەر ئەوەی ئیبراهیم باپیرە گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێی دەڵێ لە قسەکەشا پێی دەڵێ ڕاستە من لە ناوەکەت عاجزم لە تووڕەیە ناوی تۆ ناڵم بەخوای محەممەد بەڵام هێندەم خۆش دەوی باپیرە گەورەشتم لەبەر تۆ خۆش دەوێت باسی ئیبراهیم دەکەم کە لە هەموو پێغەمبەران لێن نزیکترە ڕاستچاڵەکی محەممەد دەچێتەوە صلی الله علیه وسلم دەچێتەوە سەر ئیبراهیم عەلەیهی السەلام بۆیە ژنی ژیر لە کاتی تووڕەبوونیشا بەس ناوی مێردەکەت تەرکە ئەو قسە بریندارکەرانە دیندار و ژیر و عاقڵ ئەو قسە نەشیاوانە کە بەڕاستی ئەو قسانە کە هاتنە کوردەواریە و لەم فلیمە دۆ بلاشکراوانەوە هاتن خۆشم ناوی ڕقم لێتەوە بەجێت دێڵم و ئیدارە ناکەم لەگەڵ تاو لەبەر خاتی مناڵە بەدیارتەوە دانیشتوم و ئەمانە دەبنە سەرەتایەک بۆ هەڵوەشانەوەی خێزانی کوردی خۆتانی لێ پارێزن خاڵی سێم و کۆتا ئەوەیە ژنی دیندار مێردەکەی نە بە پێغەمبەر دەزانێ مەعسووم بێ لە گوناه نە بە فریشتەی بێ هەڵە و پەڵەشی دەزانێ نە فریشتەیەکە قەت ئارزووی هیچی نەبێ بەس ئیتاعی خوا بکە نازانێ بۆ نابینێ مێردەکەی فریشتە بێ و بە دڵنیاییشەوە دەزانێ مێردەکەی پێغەمبەریش نییە مەعسووم بێ و خوا پارێزبێتی لە گوناه بەڵکو ژنی دیندار و ژیر و عاقڵ کە شووی کرد مێردی خۆی وا دەبینێ وەکو هەر ئینسانێک وەکو خۆی ئینسانە بەخوا ئینسانیش دارای چاکە و خراپەیە چاکیش دەکەی خراپیش دەکەی جوانیش دەڵێ و قسەی نەشیاویش لە دەمت جارجار دەرەچێ ئینسانە تاوانیشی هەیە و تەوبەشی هەیە بەخوا ئینسان تووشی تاوانیش دەبێ بەڵام دەرگای تەوبەی ڕەحمەتی خوای لەسەر داناخرێ ژنیش دیندار و ژیرمێردی خۆی وا دەناسێ ئەمە نە پێغەمبەرە و نە فریشتەیە ئینسانێکی ئاساییە چاکیش دەکا و خراپ دەکات جاری وایە ئیمانی پیاو ئەوەندە بەهێزە بە هەزار شەیطان زەوتی ناکە جاری وایە ئیمانت دێتە کزی و لاوازی شەیطان یەک فولەکە دەدبا بە ئاسمانە بەڵام دەرگای تەوبە و لێبوردنی خوای پەروەردگاریش لەسەر داناخرێ بۆیە ژن کاتێک کە پیاوەکەی خلیسکا کە هەڵەی کرد کە گوناهی کرد کە بێدڵی ژنەکەی کرد نایکا بە هات و هاوار نایکا بەوەی لە مێردەکەی تووڕە بێ و لەگەڵ یان نەخەوێ و پشتی تێکا و بچێت لە ژوورێکی تر لەگەڵ مناڵەکانە بخەوێ تۆڵەی خۆی بەوە ناکاتەوە بتوەرێ و بچێتەوە ماڵە باوان و بۆ خزم و کە سوکاری باسکان مێردەکان ئەوای کردو ئەو بێ شەرعی کردو ئەو تاوانەی کردووە تەلەفۆن بۆ شورتە و ئاسایش و نازانمەی تونند و تیژی ژنان ناکا کۆمەڵە ژنی دڵنەخۆشی فەقیرە بێچارە بابە بەس ئێوە لەسەر ناوی خۆتان ڕێککەون ئێمە پرۆژە یاسامان لە ئێوە ناوێ ئێوە تا ئێستا بۆ خۆتان یەکلایی نەبوونەوە ئەرێ ژنن ئافرەتن خوشکن خاتونن خانمن دەوەرن بەس ناوێکمان بۆ یەکلاییکەنەوە ئەو کاتە پرۆژە یاسا پێشکەش بۆ پەرلەمانەکەن کە بکرێ بە دیوەخان باشترە بکرێ بە سۆپەرمارکێت بەخوا باشتر نەک معاشی تیا بخورێ تەلەفۆن بۆ ئەمانە ناکە شورتەی داماویش بە کوژ نادا ئەی چی دەکا ژنی دیندار و عاقڵ دەزانێ مێردەکەی ئینسانە هەڵەی کرد وەکو کەسێکی نەخۆش و لێ قەوماوە سەیری دەکا نەخۆش پێویستی بە چارەسەرە لێ قەوماو پێویستی بە ڕزگارکەرە ئەمیش نزیکترین کەسی پیاوەکەیەتی بەخۆی دادەچێتەوە باشە ئەم هەڵانەی ئەم پیاوەم دەیکا تۆ بڵێ کەمتەر خەمی من نەبێ با بەخۆما بچمەوە لەوە ئەچێ من کارێکی وام کردبێ ئەم پیاوە تووشی بێشەرعی و لادام بوو بێ لەوە ئەچێ ماڵەکە کێشە و ناخۆشی تێدا بوو بێ و ئەم پیاوەی بێزار کرد بێ و سەر هەڵگرێ و سەر بە کەلێن و کونی تراکە با تەفتیشێکی بکەم لە ماڵی خۆمانەوە لە خۆما هیچ شک نابم لەوە چێ هاوڕێکانی باش نەبم با تەکیدێک بکەمەوانە بزانم لەگەڵ کیا هەڵس و کەوت دەکا هەموو ئەمانە دەکا لە دواترا بە زمانی شیرین لە ناو پاکەتی هەنگوینیە ئامۆژگاریەکی نەرمی مێردەکەی دەکا و بە ئاگای دێنێتەوە بەسەرهاتێکی ڕاستەقینە عەرزی جەنابتان دەکەم ئەوەی کە من لە مزگەوتایە بۆتان باز دەکەم هیچی حیکایەتی دیوەخانەوانە نییە هەمووی قسەی ناو کتێبە هەمووی نووسەرەکانی دکتۆرایان هەیە هەموو ئوستازی جامیعەی بەناوبانگەکانی دنیان کتێبێکی زۆر بە نرخ هەیە هەمسەتون فی ئوذن الزەوجەین دکتۆر حەسان شەمسی نووسیوێتی لە لاپەڕەی 354دا هەمسەتون فی ئوذن الزەوجەین ئەم کتێبە کراوە بە کوردی بە ناوی چرپەیەک بە گوێی هاوسەراندا مامۆستا ئازاد کردوێتی بە کوردی ئازاد عەباس لە لاپەڕەی 570 کوردیەکەشیە دکتۆر حەسان دەڵێ پیاوێک دیارە بۆی باس کردووە وتی من کەسێک بووم هاوسەرم هەبوو بەخۆ ژنێکی زۆر جوان و شۆخ و شەنگیشم هەبوو بەڵام کاتێک کە ئەم ئەنتەرنێت و ئەو شتانە هاتە ئاراوە من کۆمپیوتەرم هەبوو خەتەکەم لێ دەبەست شەوان هاوسەرم بە کاروباری ماڵ و منداڵ و دەوائیر و دەرەوە ماندوو بوو زوو دەخەوت
من ئەم گوت هێندە ڕاپۆرت وشتم هەیە و خۆم دەدزیەوە دەچوومە ژوورێکی تر لەسەر کۆمپیوتەر دانیشتم، بەڵام شەیطان ڕەفیقم بوو. شەیطان هەموو جوانیەکانی ژنەکەی خۆمی لەبیر بردبوومەوە کە من هاوسەرم هەیە. دەگەڕام لەم کەناڵی بەدڕەوشتی بۆ ئەو کەناڵی بەدڕەوشتی. چی خوا و مرۆڤایەتی شەرم یعنی قەدەغەی کردو مرۆڤ شەرمی لێ دەکا باسی بکە، دوو لە ڕووی جەنەبتان و ماڵی خوام بەدوی ئەوانەدا دەگەڕام. شەوێکیان کە بە حسابی خۆم خێزانم خەوتووە لەم کەناڵ لەم ئافرەتە کە ئینسان قەت خێزانی خۆشی ئاوا نەبینیەوە ئەوانم سیر دەکرد. لەو کاتەدا دەرگاکە کرایەوە. دەرگا کرایەوە دەستم برد بۆ کیبۆردی کۆمپیوتەرەکە لای بەم بیکوژێنمەوە سوبحان الله نەیکرد. نەکوژایەوە ڕسم هەر لەسەر شاشە بەڕووتی ماوەتەوە. ژنەکەشم ڕێک بەرامبەر بە دەرگا کۆمپیوتەر هاتە سەر کۆمپیوتەرەکە. سەیرێکی ئەو وێنەیە کرد. ئەو وێنە نەشیاوە کە پیاوی خێزانداری ئیمانداری موسڵمانی بە ئەخلاق نابێ سەیریوانەکە چ جایەوەی ژنێکی ئاوا جوان و شەو خوشەنگیشی لە ماڵەکەیە لە پاڵ خۆیان هەبێ. ئەڵێ لەو کاتەدا ژنەکەم سەیرێکی شاشەکەی کرد، سەیرێکی منی کرد، پێکەنینێکی کرد و ئتوتم ئێستا دەبێت چی ڕوو بدا. بە نەرمی چوو دەرگاکەی پێوەدایەوە ڕۆیشتەوە بۆ ژوورەکەی خۆی. بیهێنە بەرچاوت ئەم پیاوە لە چه مەوقیفێکی سام ناکا بووە. خۆی باز دەکا. ئەڵێ وەڵاهی لەو کاتەدا خوێن لە دەمارەکان ما وشک بوو. یعنی هەستم دەکرد لەشم وشک بووە. خوێنەکە جوڵە ناکا لە دەمارەکان ما. هەستم دەکرد لەی شەلەل لێدام. هەستم کرد مەوقیفێکی ئەوەندە ئیحراج بوو دەمم گۆی نەدەکرد قسەیەک بکەم هەر بانگی خێزانم بکەم بڵێم چی بووە. هەر چەندم دەکرد دەمم واوشک بوو زمانم بە مەڵاشومەوە نووسا قسەم بۆ نەدەکرا. هەناسەم ئەوەندە تون بوو بە دەم و بە لوت هەناسەم دەدا دەگوت لە کونی دەرزیەوە هەندێ هەوا دێ بۆ سیەکانم. ئاوا پشم سوار بوو. 1001 بیری خراپم بۆ دەهات. چاوەکانم ئەبڵق بوون. ئەو چەند دەقەیەم بە چەند ساڵێک لێ ڕۆیشت. چاوەڕێ بووم ئێستا خێزانم جلەکانی پێچێتەوە بڕاتەوە بە ماڵی باوکی. چاوەڕێ بووم تەلەفۆن بۆ براکەی بکە. چاوەڕێ بوو منداڵەکان بانکە و بڵێ وەرن سەیری باوکتان کەن چ باوکێکی داماوتان هەیە ئەی خوانە ناسی بەدڕەوشت. چاوەڕێ هەموو ناخۆشیەکم لەو ژنە دەکرد کە بەلەو ڕوون بکە و بە حەقیشم دەزانی. بەڵام بەڕێزان دەڵێ ئەوەی کە قەت تەوەقعم نەدەکرد ئەوە بوو بە نەرمی دەرگاکە کرایەوە. ئیتر ئەو کاتەیە کە دەڵێ مەلەکول مەوت هاتۆ و ڕوحت پێشێ. دیسانەوە ژنەکەمەوە هاتووەتەوە ئەبێت چیم پێ بڵێ. مێشکم هەموو ئەگەرە خراپەکانی دێنایە پێشەوە. کۆمپیوتەریش هەرچی دەکەم جاجاری وای ئینسان دەشڵەژێ. هەرچیم دەکرد دەستم ئەو کۆمپیوتەری بۆ نەدەکوژایەوە. ئەو وێنەیە لەسەری لا نەدەچوو. نەمدەزانی چی لێ بکەم. کۆمپیوتەری دیارە سەر مێزە گەورەکان بووە. ئالەو کاتەدا دەڵێ کە دەرگاکە کرایەوە بە شەرمەزاریەکەوە ئاوڕێکم دایەوە. خوای جان تۆ بڵێ ئەمە ڕاست بێ، تۆ بڵێ لە خەوانە بینم یەک فریشتە هاتە ژوورەوە. ئەوە خێزانەکەی خۆمە بەڵام بە جلی یەکەمی شەوی بووچێنیەوە. خۆی ڕازاندۆتەوە بە جوانترین جلێک کە یەکەم شەو هات بۆ لام. یەک پارچە فریشتەیەکی سپی بۆنی عەترەکەی دەرگاکەی کردەوە بۆنی عەترە خۆشەکەیم بۆ هات. ئەو چاوە جوانانەی پڕ لە کل کردبوو ڕشتە بۆی. ئەو کۆڵمانەی وەکو گوڵاڵەی سووری بەهار دەدرەوشانەوە. بووکێکە و لە شەوی یەکەمی بۆکو زاواتیدا بۆم هاتۆتە ژوورەوە. بەو زەردەخەنە هەمیشەی کە لەسەر لێوی و دەگوت هەنگوینی لێ دەبارێ یەک زەردەخەنەی بۆ کردم. هات بەلامەوە بەڵام من قاچەکانم جورئەتی ئەوان نەدەکرد لە شوێنی خۆم بجوڵێم. ئەوەندەم هەز بە شەرمەزاری دەکرد. لەو کاتەدا دەستە نەرمەکانی خستە دەستمەوە بە توندی دەستی گوشیم هەڵی گرتم و بەرزی کردمەوە بردمێ سەر جێگای خەوتنەکە بۆ ژن و مێردایەتی. سوێن بەخوای گەورە بەیانی کە خۆم شت چوومە مزگەوت و بۆ هەتایەتەوە بەم کرد لە بینی خۆم و خوادا. حتا جارێک کە تا مردن نەک سێری شتێکی خراپ نەکەمەوە لە کۆمپیوتەرە لە موبایلە لە ئایپادا بەڵکو لەسەر جادەش بڕیارمدا چاوەکانم دەربێنم ئەگەر نەزر لە ئافرەتێک بکاتەوە. یەک تەوبەی ڕاستەقینەم کرد و تا ئەم لە حەزەیەش کە بە دکتۆری گێڕاوەتەوەڵە وەڵڵاهی ئەو ژنە بۆ جارێکیش نە بە ڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ لە ڕووی نەدامەوە کە تۆ شتێکی وات کردووە. کۆمپیوتەرم لە ماڵەوە بردە دەرەوە خەتم فڕێدایە دەرەوە وازم لە هەموو شتێک هێنا خۆم بۆ ژنەکەم یەکلایی کردەوە. جا بەڕێزان سەیرکەن ئەمە ژنی دیندار و عاقڵ و ژیر. ئەگەر ئەم ژنە بەم ڕێگایە بەبێ بەڕوودادانەوە بەبێ باسکردن بەبێ ئەوەی کەس غەیری خوا پێی بزانێ تەوبەی بە مێردەکەی کرد هەتا مردن کردی بە عەبدی خۆی لەبەردەستیە. تۆ
توخوا ئەمە باشترە یان یاسای توندوتیژی خێزانی کە خانمان بۆمان تەرەحکەن ئەگەر هەر پیاوەکەت وتی ئەو پیاوە چای ساردە تەلەفۆنێ بکە 100 شوتەوە ئاسایش بگاتە سەری و لە ناو کۆڵانەکەدا حای بەرن بۆی تۆ تەڵاقدا و منداڵەکان سەرگەردان بن توخوا کامیان باشترە بەڕێزان ئێمە خاوەنی ئەم ئیسلامین خاوەنی ئەم دینین خاوەنی ئەم قورئانین خاوەنی ئەو پێغەمبەرین صلی الله علیه وسلم هیچی ترمان لە کەسی تر ناوێ ماڵی قەڵب سەر بە سەحەبی خۆیەتی و یاخوا سەری بخوا بابەتی ئەم گرنگی خێزانە وەڵڵاهی ضرورە هەر هەمومان گوێ بیستی بین لەگەڵماندا بن ئینشاءڵڵا لە خزمەتتاندا دەبین لە وتارەکانی داهاتوودا داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار ژیانی خێزانیمان ئاسوودەکەی يا ربي خواه لبهشتا بمان حسيني توا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خواه أم دعايا دكينو لمن قبولك دنيا من جوان بي قيامت من آودان بي لدوزخ بدور من كي جان من بختور كي يا ربي خواه أوانين خوشن شفاي بخير يان بو بنيري يا ربي خواه أوانين خوشن شفاي بخير يان بو بنيري يا ربي خواه أوانين دل بخمن دل خوش يان كي أوانين أكوشي خزانيان هي خواه إصلاح حال يان بكي يا ربي خواه هر کسی خيري بو خزاني كردوه يا ربي خواه خير بين يا رقاي يا ربي خواه هر کسی خلطيان دراو قرمش كراوي دروه يا ربي خواه هداياتي بدأي بيجوية لم قصة جوانا بقري بزاني أمي إسلام باشا يعني أو خواه بأقام بيني ولا قوي غفلت رحم بحالي هم ولايك مامكي آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون